لەسەر پرسی و ئاڵوگۆڕە سەربازیی کە لە کەرکووکدا دەکرێت دیارە فەوجی سێ لە تکریت گۆڕاوە شوێنەکان دێتە ناو شوێنی فەوجی سێی لیوای 16 لە کەرکووکدا دیارە چەند لیوایەکی دیکە و چەند فەوجێکی دیکە لە ناو کەرکووکدا ئاڵوگۆڕیان پێ دەکرێت لەسەرم بابەتە میوانێکم هەیە گفتوگوی زیاتی لەگەڵدا دەکەم بەڕێز هیدایەت تاهیر کە بەڕێزیان جێکری لێپرسراوی مەڵبەندی یەکێتین لە کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووکی شۆ میوانی ئەمە کاکی دایەت زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەر لەوەی بێمە سەر گۆڕانکاریەکانم وێ بزانم ئێستا ڕەوشی ئەمنی کەرکووک چۆنە؟ زۆر سپاس بۆ بەڕێزێت بۆ سڵاو ڕێز بۆ سەرزەمینەرانی کورسات میوزیک خۆشەویست. بارودۆخەی کە عێراق پێی تێپەڕێ بە تایبەتی ئێستا لەم وەزعەیە بە تاکید کاریگەری خستۆتە سەر هەموو عێراق و کەرکووک و ناوچە ناکۆکان ینی بێبەش نین لەو بۆشایی کە دروست بووە لەو سراع ململانی سیاسی کە دروست بووە لە بەغا بۆیە لێرە و لەوێ پیرۆستانی داعش ینی استقلالی ئەو بۆشاییەکان و استقلالی ئەو سراع ململانەی بەغاکەن و چالاکانی خۆیان ئەنجامەدەن بە تایبەتی وەگوتم لە دەوروبەری کەرکووک و ناوچە جێراوەکان ینی بە شێوەی گشتی و کراوتە ئامانج ئەمە بۆ خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەو ناکۆکیە سیاسیانی کە لە بەغا هەیە لە یەک دوایەوە ینی بۆشایەکی ئەمنی زۆر هێرێنەوان ئەو دوو هێزە هێزی پێشمەرگە و هێزە عێراقەکان هێزە ئەمنیەکانی عێراق جاروا هەیە ئەو بۆشایانە ینی چەند کیلۆمەترێکە لە نێوانیانەوە ئەوە وای کردووە کە چەتەکانی داعش دزە بکەن و بتوانن لەو نێوانەیە چالاکانی خۆیان ئەنجام بدەن و زۆر جار اختراقی هێزە ئەمنیەکانی عێراقەکەن و کاریگەری و ینی بەڕاستی مەترسی بۆ سەر نەکەر کردکووک ینی حتا بۆ سەر هەرێمی کوردستانیش دروست دەکەن بۆیە دەبینین تاکو ئێستاوەکو پێویست چارەسەر نەکراوە ئەو بۆشایە ئەمنیانە کە ئەمەش یەکێکە لەوانەیە کە ئێستا کەرکووک و ناوچە جێناوەکان ئەناڵێنێ بەدەست ئەو کێشەوە و یعنی پێشبینیەکەن تاکەی ئەو بۆشایانە دروست بێت. بەڵێ خۆی ڕێکەوتنی پێشوەخت کراوە لە نێوان وزارتی پێشمەرگە و وزارتی بەرگری عێراق بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانە کە دوو لیوا دامەزرات دوو لیوای تێکەڵ لە هەردوو هێزەکە بۆ ئەوەی ئەو بۆشایانە پڕکرێتەوە و چەندین دیجان تەشکی کرا بۆ ئەوەی کە ئەو شوێنانە دەستنیشان بکرێت کە بۆ تەمایی مەترسی بۆ سەر ئەو ناوچانە بۆیە تاکو ئێستاوەکو پێویست کاری پێ نەکراوە و نەتوانراوە ینی بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئەمێکێکە لەو کێشانەی تریش کە بەڕاستی ئەبێ بە زووترین کات چارەسەرکوریە چەندە ینی وزارتی پێشمەرگە و فەرماندەکانی هێزەکانی پێشمەرگە چەندین جار بە نووسرا و داوان لە وزارتی بەرگری عێراق و ینی حکوومەتی عێراق کردووە کە بە زووترین کاتەوە جێبەجێ بکرێت و ئۆپراسیۆنی هاوبەش ئەنجام بدرێت چکە بەڕاستی تاکو ئێستا ینی ئەتوانی بڵێن بۆ ئەری ئەرهاب بوونی هەیە و ئەوانە ینی خۆیان حەشارداوە لە هەندێک شوێن کە ناسراوە شوێنەکانەوە و شوێنانە چەندین جار چەتەکانی داعش لێەوە جارەکانی خۆیان ئەنجام بدەن بەڵام ئەو ئۆپراسیۆنانە تا ئێستا ناتوانراوە ینی ئەنجام بدرێت دەگا ئۆپراسیۆنیش ئەنجام بدرێت جاروا هەیە هێزان عێراقیەکان بەتەنیا ئەوواکەن و سەرکەوتونین بە حکمی ئەوەی کە ئەو هێزانە خەڵکی سنوورەکە نین و ناتوانن وەکو پێویست ینی زاڵبن بەسەر ئەو ناوچانەی کە جێ مەترسیە. باش لێستا هیچ پەرسەندنێکی داعش بەدی دەکرێت جموجوڵەکانیان گۆڕانکاریان بەسەردا دەبێت جموجوڵیان زیادی کردوێ شانەی نووسیان بە هەمان شێوە لە سنووری کەرکووکە زیادی کردبێ؟ بڵێ ینیمە هەست دەکەین کە ئەدوا گۆڕانکاریانی کە ڕوویدا لە کەرکووک ینی ئێستا ینی کەرکووک بۆتە لانەی ئەو شانە نووسوانی داعش و ینی زۆر زانیاری شەیە لەسەر ئەوەی کە بە ئاشکرا بوونیان هەیە لە کەرکووک و نازانم ینی ئەو کەم تەرخەمیە چیە لەلان هێزە ئەمنیەکانی کەرکووک و دەوروبەر کە نەتوانن ئەمانە دەستگیر بکرێن و هەروەها بە ئازادی هەڵست و کەوتەکەن و جێگۆڕکێکەکەن لە ناو شوێنەکانی کەرکووک و دەوروبەری ڕەوشی گوندنشینەکان ڕۆژیان چۆنە ئیشوکاری ڕۆژانیان دەتوانن بە ئاسوودەی و وەکو ڕۆژانی ئارامی کاری خۆیان ئەنجام بدەن؟ بەڵێ ینی بە تایبەتی گوندنشینەکان کە
بە درێژایی بتوانین بڵین سنووری داقۆ و قەتاک و مەخمور ئەو سنوورە ینی تاکوستا ینی زۆر بەقەرار نییە لە ڕووی ئەمنیەوە بۆیە زۆر جار کێشەی بێزە لە کێشە ئەمنیەکان کێشەی ینی کێشەی زەویزاریش دروست بووە بۆ کورد دێنەوە کورد و عەرەبەوە زۆر جار ینی بەناوی داعش ماوەیەکی زۆر زۆرە ئەم کێشەیە هەیە کاک هیدایەت یعنی کێبەرپرسە لە کەرکووک کێشەی جوتیارانی کورد و عەرەب بۆچی چارەسەر ناکرێت؟ زۆر جار پارێزگاری کەرکووک بە وکالەت بۆ خۆی ئەو کێشانە دروست دەکات بە حکمی ئەوەی کە ئێستا ئەو کێشەیە دراوەتە لژنەیەکی باڵا لە حکوومەتی عێراق و چەند وەزیرێک ینی ئەندامن لەو لیژنەیە تاکو ئێستا تەوسیات و ڕاستپاردەکانیان وەکو پێویست ئەوانیش کەمتەرخەم بەڕاستی نەدراوە بە ئەنجومەنی وەزیران بۆی جێبەجێ بکرێت لێرەشەوە پارێزگاری کەرکووک بە وکالەت جارنەجارێک نووسراوێکەکە بۆ کۆمەڵی خێڵ و هۆز و عاشرەتە عەرەبەکان کە ئەنهێنێتەوە سەر ئەو گوندانە سەر ئەو زەویزارانەی کە لە ئەسڵا گەڕێتەوە بۆ کورد و ینی بەڕاستی ئەمە وای کردووە کە ئینفلاتێکی ئەمنی دروست کردووە و وای کردووە کە زۆر جار داعش یان چەتەکانی داعش ینی ئەو بقۆزنەوە ئەو ناکۆکیانی کەینەوەن ئەو گوندە نیشینە کوردیانە هەیە لەگەڵ ئەو عەرەبانەی کە ئەهێنرێن بەداخەوە لەملا لەولا و لە شوێن نێزەکان و زۆر جار معلوماتەکانی شەڵێ سەرۆکی عاشرەتەکان لە هەولێر دانیشتون و لێەوە ئاڕاستاکردن. باش کاگیدایەت دێمە سەر پرسی دوایش لەسەر پرسی ئەم جوڵانەی داعش و ئەوانە پرسیار لێ دەکەمەوە بەڵام دەمەوێت بابەتە سەرەکیەکەم ئەو گۆڕانکاریە ئەمنی و سەربازیە کە لە کەرکووکدا دەکرێت لە ئێستادا مستەفا کازمی بۆچی بڕیارێکی لە بجۆرەیدا و گۆڕانکاریەکان لە چی لیوا و فەوجێکا کراوە پێم وابێ فەوجی سێ لە بێجی دەگۆڕدرێت و دەهێنرێنە شوێنی فەوجی سێ لیوای 16 دروستە؟ گۆڕانکاریەکان چی ترەگرێتەوە؟ ئەو هێزی کە جوولەی پێکرێ بۆ بەغا لە لیوای 16ەکە فەوجی سێ لیوای 16 کە تەنها و فەوجە ماوە لە لیوای 16 ئەم لیوای 16ەکە سەر بە ئەنجومەنی وەزیرانە ئەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێنرانە کەرکووک و ئەم فەوجە کە مایەوە ئێستا سحای پێکرێ و ئەنێردرێتەوە بۆ بەغدا دیارە ئەم ئاڵگۆڕە لە پای ئەوە دێ کە بارودۆخی بەغا زۆر ناساقەمگیرە و ترسی ئەوە هەیە کە بارودۆخی خراپتر بێت بۆیە ئەم هێزە هێزێکی تۆکمەیەوە هێزێکی ئەتوانین بڵین وەکو بڵین هێزێکی شەڕکەرە و ئەمانە مدەڕەبن و بۆیە پاشەکشیان پێکراوە بۆ بەغا ئەو هێزەی کە لە تاجیەوە دێ ئەوەش لە هێزێکە هێزێکی عسکەریە دێتە جێگای ئەو فەوجی سێ لیوای 16 ئەمە ئەم گۆڕانکاریانە من ئەیگەڕێنمەوە بۆ بارودۆخی عێراق و هێزی عسکەری ئێتر بڵین فەرمادەی هێزە گشتیەکان ینی ئەو گۆڕانکاریانە هەرە بێت ینی جوڵە بە هێزەکان نەکرێت و ئاڵگۆڕیان پێکرێت توانین بڵین لە چوارچێوەی گۆڕانکاریەکان ئەمنیە کە لە عێراق ڕۆدا و مەترسیەکی زۆر هەیە لە مەراسیمی ڕێوڕسمی ینی چلەی ئیمام حوسێن و هەروەها بۆ دوای ئەوەش کە تاکو ئێستا هێزە ناکۆکان لە بەغدا هەڕەشە و گوڕەشە لە یەکەکەن کە چاوەڕوانن ئەو ڕێوڕسمە تاوا بێت بۆیە مەترسیەکان توانان زیاتر لەسەر بەغایەوە ئەو جم و جۆڵی کە داعش چیە لە پای ئەوەی کە ئەم بۆشایانە و ئەو کاگیدایەت دیارە کێشەیەکی بچووک لە دەنگی جنابتا هەیە کە بە باشی ناگاتە لای ئێبە هاوکارانم ئەو کێشەیە چارەسەر دەکەن گفتوگۆکانمان درێژە پێ دەدەین دیارە سەرباری ئەو شڵەژانی کە لە عێراقدا هەیە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا هەیە پرسی داعش لەلایەک و هەروەها پرسە سیاسیەکان لە بەغدا بە هەمان شێوە لەم ئانووساتەیە کەوا بڕیاریشە لە دوای چلەی ئیمام حوسێن دانیشتنەکانی چوارچێوەی هەماهەنگی و کە بەسەرپەرشتی چوارچێوەی هەماهەنگی ئەنجام بدرێت کۆمەڵێک پلان هەیە بۆ ڕۆژی سیاسی عێراق لەم ئانووساتەیە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان مستەفا کازمی بڕیاری داوە گۆڕانکاری لە هێزە ئەبنیەکان بکات لە کەرکووک و هەروەها گەڕانەوەیان بۆ بەغدا دیارە ئەمە ئێستایەکێکە لە بەربازترین لە کاتێکا کە لە
کەرکووک ناوبەناو گوێبیستی ئەوە دەبین کە هێشتا شانی نووسوی داعش ماوە دەرفەتەهێنن لەو بۆشاییە ئەمنەی کە هەیە لەو ناوچەیە لەگەڵ ئەوەی کە لە ماوەکەین ڕابردوو بڕیاردرا دوو لیوای هاوبەش لە دێوان سوپای پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق و سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگەدا بوو بوورە دروست بکرێت. لەسەر بابەتەکە دەوستم و دەگەڕمەوە لای کاکیدایەت داوای لە بورتن دەکەم کاکیدایەت بەهۆی ئەو گرفتەی کە لە دەنگی جەنەبتا هەبوو گفتوگۆکانم پێڕاگرتی. یعنی لەگەڵ ئەوەی کە باس لە بۆشایی ئەمنی دەکرێت لە کەرکووکە ئەم هێزە زیاتر دەرفەت ناڕەخسێنێ بۆ کردەوە تیرۆریستیەکان کە گۆڕانکاریان تێدا بکرێ؟ بڵنایەوە ینی ئەو هێزەی کە پاشەکشەی پێکرێ بۆ بەغا ینی ماوەیەکە لێرەیە چەند ساڵێکە لێرەیە نەوعانما ینی شارەزایی شوێنەکانی هەیەەوە جۆرە تەنسیقێکیشی هەبوو لەگەڵ هێزی پێشمەرگەیە و زۆر جار ئاڵگۆڕی استخباراتی و ئەمنی و ئەماناکرا ئەم هێزەی کە دێ ئەمە ماوەیەکی زۆرێوێتە شارەزایی جوگرافی هەبێت لە سنوورەکەیەوە بتوانێت ینی هەمانگیەکی باش دروست کات بۆ ئەوەی زاڵ بێ بەسەر بەردۆخەکەی بە تاکید یانە ئەتوانین بڵین زەروزانێکی زۆرێ بێ بۆ کەرکووک و دەوروبەری ئەو هێزە ئەوە گوتەمانی لە شارەزان لە ڕووی جوگرافیەوە لە شارەزان لە شوێنەکانەوە ئەو شوێنانش ڕاستی ینی پێویستی بە هێزێکی تۆکمە هەیەەوە پێویستی بە هێزێکە خاوەن زانیاری بێت و هەروەها ینی بتوانێت مامەڵە بکات لەگەڵ ئەو سنوورانەیە ینی لەگەڵ سنوورەیە کە جێگیرەکرێت یا ئەو هێزە بۆیە بەتاکیت کێشە دروستە بێت و بگوتم ینی ماوەیەکی زۆرەوێتە گونجێ خۆیان گونجێن لەگەڵ ئەو بارودۆخەیە بۆیە ئەمە ئەتوانین بڵین ئەچێتە قاڵبی ئەوەی کە چەتەکانی داعش جاریکە ئەو بارودۆخا قۆزنەوە و لەوانەیە زەروزیانێکی زۆریش بەو هێزە بکەوێت باشە ئەو هێزە توانای ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەشان هەیە لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا لە ڕابردوودا سوپای عێراق و هێزی پێشمەرگە چەند ئۆپەراسیۆنێکی هاوبەشیان لەو ناوچانە ئەنجامدا ئەم سوپانوێیە توانای ئەو کۆنتاکت و هاوبەشیکردنی هەیە لەگەڵ هێزی پێشمەرگەدا؟ وەگوتم ینی ئەم هێزانە هەردووکیان جیاوازن ینی هێزی ئەوەی لیوای شەستویە ئەم سەر بە جومەنی وەزیران و سەرۆکاتیان جومەنی وەزیران بوو لە هەمان کاتشا تەنسیقی هەبوو بڵین هەماهنگی هەبوو لەگەڵ هێزی پێشمەرگە لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە ئۆپراسیۆنیشیان ئەنجامەدا بەڵام ئەوەی کە دیێ ئەو هێزە هێزێکی نوێیە ئەو هێزە ینی نازاندرێت ینی توانا و ئیمکانێتی چەنە لە ڕووی شەڕکەریەوە لە ڕووی قیتالیەوە ئەوە گوتشمانی لە هەمان کاتشە ئەمانە خەڵکی ئێرانین ینی خەڵکی تکریت و دەوروبەری بەغاو ئەوانن ینی زەحمەتە بتوانن کە زاڵم بەسەر ئەو شوێنانەیە کە ئەتوانین بڵین مۆڵگەی داعشن چونکی ئەم هێزەی کە ڕابردوو لە ڕابردووشا لێوێ بووە بۆ خۆی معاناتی هەبووە زۆر جار جۆمان ئەگاتان لێە خۆشتان کە شەوانە زەبری کوشندە بەر ئەو هێزە عێراقیانەکەوێ و قوربانی لێکەوێتەوە بۆیە ینی هەتاکو ئەو هەمانگیە دروست نەبێت لەگەڵ هێزی پێشمەرگەیە و ئۆپراسیۆنی بەرپراوان ئەنجام نەدرێت بە تایبەتیش لە دەوروبەری کەرکووکە ینی توانم بڵێم سەرکەوتو نابن لەبەرەوەی سەر سنووری داقوق و خوار داقوق بەرەو دووزیش لەم لاشۆ بەرەو مەخمور ئەو شوێنانە هەموو جێگۆڕکێ بەو هێزە دەڵین بەو چەکدارانە ئاکرێت ینی هێڵێک هەیە ئەو هێڵە لە مەخمورەوە واری خانەقین ئاڵ و گۆڕ بەو هێزان ناکرێ و جوم و جۆڵیان هەیە و هاوکاری معنەوی و مادیەکرێن باش گۆڕیری هێز لە ناو کەرکووکدا باشە یان خراپە؟ بەڵێ من وتم خراپە ینی لەبەرەوەی ناڵێم ینی باسی نەگەتیڤی ئەو گۆڕینی ئاڵگۆڕی ئەو سێزەم کرد. باش کاگیدایەت بڕیار بوو لیوای بیستی هاوبەش لە ناوچە جێناکۆکەکان دەست بەکار بن ئەم بڕیارە و چۆتە بواری جێبەجێکردنەوە دەست بەکار بوون؟ بەداخەوە نەخێر تاکو ئێستا بۆچی دەست بەکار نەبوونە و ئەمەش ئەم کەم کورتیا گەڕێتەوە بۆ بڕیاری حکوومەتی عێراق کە تاکو ئێستا چەندە ئەو دوولی وایە بە فەرمی دامەزراوە و تاکو ئێستا بڵێن لە ڕووی مالیەوە و لە ڕووی ئیداریەوە نەکراوتە سەرکار بۆیە زۆر ینی کەم تەرخەمیەکەن بۆ ئەوەی ئەمە جێبەجێ نەکرێت ئیتر بە حکمی ئەو فشارانەی کە لە سەریانە
یان بۆ خۆیان یانەوێ ینی ئەمە جێبەجێ نەکەن چکە ئەمە بڕیارێک بوو ڕێکەوتین لەسەر کراولیان هەردوو وزارتی پێشمەرگە و وزارتی بەرگری عێراق بەڵام بەداخەوە زۆر دوایان خست و قۆناغ بە قۆناغ دوایەخان ئەوە ئەمە ینی زۆر جار توانین بیگەڕێنەوە بۆ ئەوەی ئەو بارودۆخە سیاسی کە عێراق پێ تێپەڕێ و ئەو ململانیانەیە کە هەیە و ئەو فشارانەی کە هەیە لەیان هەندێک وڵاتی دەوروبەریشیانی ئەمانەش بۆ خۆیان دەستیان هەیە لەوەی کە ئەو هێزە دروست دەبێت چونکی بەڕاستی ئەمە بێتەمایی ئەوەی کە بەرقەراریەکی ئەمنی کۆمەڵایەتی لەو سنوورە دروست دەکات یعنی بەڕاستی ینی چونکی ئەو گوتمەوە بۆ شایانە گەلێ زۆرن زۆر باشە هەندێک شوێن هەیە بە چەند کیلۆمەترێکە ینی چەند کیلۆمەتر زۆرە ینی ئەو بۆ شایانە بێ قەت ینی ئەتوانین بڵین ئەو شوێنانە بە بەرقەراری نامێنێتەوە دایم لە هینایانی دام دوسێ ڕۆژەیە حکوومەتی عێراق بۆ خۆی ئۆپراسیۆنێکی کردبوو چەند چەکدارێکی داعش هاتبوونە ناو جەرگەی ئەتوانین بڵین شوێنە کوردیەکان ینی لای خاسە و ئەو شوێنانە و کۆچێک ئەمە جەرگەی کوردنشینە کوردیەکانە و ئەتوانین بڵین تەمەسشە لەگەڵ باشە کاگیدای چەند ئۆپەراسیۆنێک ئەنجام درا بە هاوبەشی سوپای عێراق و هێزی پێشمەرگە و لە ئێستادا باز لەوە دەکرێت کە هێزی پێشمەرگە پلانی دابێتە سوپای عێراق بۆ ئەنجامداری ئۆپەراسیۆن لەو ناوچە جێناکۆکانە و لە کەرکووکدا ئەنی ئەم پلانە چوتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ وتمیانی فەرماندەکانی هێزەکانی پێشمەرگە پلانیان داوە بە ڕسمی داوایان کردووە کە ئەو ئۆپراسیۆنە ئەنجام بدرێت هەندێک لە هەندێک شوێن ئەنجام درراوە لای خانەقین و ئەو شوێنانە ئەنجام درراوە و بە شێوەیەکی زۆر بە کەمیش لای سەرگەڕان و دەوروبەری بەڵام ینی ئەوەی کە گرینگە دەوروبەری کەرکووکە کە منتەقەی حەویجە و داقوق ئایبەسێتەوە بەیەکەوە کە ئەمە بەڕاستی دوو مۆڵگەی یانی توانین بڵین دوو شوێنی گەورەی مۆڵگەکانی داعشن کە تاکو ئێستا ینی ئەو ناوچانە ئەناڵێنە بەدەستێەوە یاگەبێ ئەوڕیان لێ بگیرێ ینی دابڕانێک دروستە بێت لە نێوان چەتەکانی داعش لە مەخمورەوە بۆ خانەقین و شوێنەکانی تر بۆیە ئەو جمجۆڵیان نامێنێەوە دابڕانێک دروست بێت بۆیە هەست دەکەین کە ئەو ئۆپراسیۆنە دواخرێت ئەوە شەر لە بەرژەوەندی خەڵکی منتەقەکە نییە و هەروەها لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیش نییە چونکە بەڕاستی ئەوەی هەیە ئێستا ئەو هێزانی لەوێن زۆربەی شەوەکان بەر چالاکیەکانی تیرۆستانی داعشەکەون باشە کاک هیدایەت ئەو ئاڵۆزیانین کە لە ئێستادا لە بەغداد ڕوودەدات و لە وڵاتەکانی ڕابردوودا دادگاکانی عێراق داخران دیار بوو کەرکووکیشی گرتەوە دادگاکانی کەرکووکیشی کردەوە ئەو ئاڵۆزی و گرژی کە لە بەغداد ڕوودەدات پرسی ئەمنی کەمەترسی لەسەر بێت لە بەغدا ینی چاوەڕێ ناکرێت پریشکیشی بەر کەرکووک بکەوێت و پێویستی بە تۆکمەی و پلانی گونجاو هەبێت هیچ ئامادەکاریە کراوە لە مڕۆوە لە کەرکووکە وەڵێ بەڵداییەوە ینی ئەوەی کە لە بەغاڕوەدا کاریگەریەکی زۆر خاتە سەر کەرکووک و ناوچەجێناوکان ینی ئەمە بۆ خۆی بە پلەیەک چونکی وەگوتەمانی تیرۆستانی داعش زۆر استقلالی ئەو بارودۆخەی ئەوەکەن بە حکمی ئەو حساسیەتی شوێنەکان و هەروەها بە حکمی ئەوەی کە بەپێی دەستور منتەقەیەکی نزاعە و زۆر جار ینی دەستێک هەیە کە هاوکاریانە بێ بۆ ئەوەی کە لەوێەوە ینی چالاکانی خوان ئەنجامدەن بە ینی کاریگەریە بێ بەسەر هەموو عێراقا و بە تایبەتیش وەگوتم ئەو شوێنانە چونکی حکوومەتی عێراق ینی ئێستا حالیان حکوومەتێکی زۆر لاوازە و نەدەسەڵاتی ئەوەی بەخۆی بەخشیوە کە لە ڕووی ئەمنیەوە ئەو شوێنانە تۆکمە بکات و بڕیاری ئەوەدا کە ئەو ئۆپراسیۆنە بە فراوانە ئەنجام درێت وانە ئەو ئیتفاقی نێوان هێزی پێشمەرگە و ئەنوزاتی پێشمەرگە و بەرگریە جێبەجێ کات بۆیە ینی هەست دەکەی کە هیچی بۆ ناکرێت و هەست بەوا کرێت کە بۆشاییەکی حکومی بوونی هەیە ینی لەم ناوچانە شەستی پێکرێت لەبەرەوەی هیچ کەسێ دەسەڵاتی نییە و بۆ خۆی ئەوەی کە هەیە هەر کەسە بۆ خۆیەتی ئەو هێز ئەمنیانەش ینی کۆمەڵێ ینی چەند هێزێکن ینی ئەوە نیە بڵێ یەک هێزێکی تۆکمەیە سەر بە وزارتی بەرگریە یا چەند هێزێکن هێزی حەشدی تایە و کۆمەڵێ هێزی تریتایە کە سەر بە ینی شیعی تورکمانن و هەندێ هێز هەیە کە سەر بە وزارتی ناوخۆن ئەمانە ینی زۆر جار تەفاهماتیان لە بینیان نییە هەمانگی لە نێوانان نییە و کێشە لە نێوان خۆشیان دروستە بێ و کەسشیان گوێ بۆ کەس ڕەهناگرن یاری کەس لە شوێنێک بۆ خۆی حکوومەت پشکی هێزەکانی پێشمەرگەشی بەردەکەوێت لەوەی کە
ئەم ناهاوسەنگیە هەیە؟ چۆن ینی ببوورە ئەمەی کە باسی لێەوە دەکەی خۆیان لە خۆیان حاڵی نابن خۆیان کێشەکان ناتوان چارەسەرکەن ئەرکی هێزی پێشمەرگە لەم نێوەندەیە چییە؟ ئەمانش بە هەمان شێوەمان کێشیان هەیە؟ بەتاکی بەڵێ ینی ئەو زیاتر ینی ئەوەی کە هەیە کاریگەری نەبوونی پێشمەرگەیە لەو شوێنانە ینی ئەمە بینیمان ینی لە گەرمەی شەڕی داعشدا پێشمەرگە بەرگریەکی زۆر باشی کردووە تەسخیاتێکی زۆریدا ینی لەو سنوورانەکە بەڕاستی بە هێزی عێراقی نە ئێستا و ئەو کاتە شەکرا بۆیە ینی زۆر زەرورە و حکوومەت عێراقی خۆشیان ینی زۆربەی سیاسی عێراقیەکان ینی درک بەواکەن کە پێشمەرگە ڕۆڵێکی کاریگەری بینێ لەم سنوورەیە ئەگە بێت و هەمانگەیەک دروست بێ و ئاپرۆسانی هەڵبەش دروست بێت و ئەو هێزانە بە تێکەڵی کار بکەن بۆ پاراستنی ئەمنێتی ئەو شوێنانە بەتاکید ینی پێشمەرگە بۆشایەکی زۆری دروست کردووە و زۆر کردووە کە ینی چەتەکانی داعش بە ئارزووی خۆیان ینی کارەکانی خۆیان ئەنجام بدەن. بەڕێز هیدایەت تاهیر کە بەڕێزیان جێگری لە پرسیاری مەڵبەند یەکێتی بوون لە کەرکووکۆ لەگەڵ وانابووی سپاس بۆ ئامادەبوونیت.